برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکانم مناڵەکانتان ئەدەب بدەن پەروەردەیان بکرێن فێریان بکەن ئادابی مزگەوت یعنی چۆنە و ئادابەکانی نوێش چۆنە ئەو جابیان نێرن بۆ مزگەوت مناڵەکانتان لە تەمەنی زۆر مناڵیەوە مەبن بۆ مزگەوت عوزر مەدۆزنەوە بڵێن آخر حەسەن و حوسەین هاتوونە لە کاتی نوێژا چوونەتە سەر شانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو مزگەوتا بووە هیچ سەیتەرە نەکراوە بەسەر حەسەن و حوسەینا و هاتوونەتە ناو مزگەوت و ئیتر چاریان نەبووە ئەمە نابێتە بەڵگە لەسەرەوەی ئێمە هەر یەکێک مناڵی لەگەڵ خۆیان بێنێت بۆ مزگەوت پەروەردەی نەکردبێ ئەنواع و ئەشکاڵ تەسەڕوفاتی ناشرین لە ناو مزگەوتاکەن باوەڕەکەن خۆشەویستەکانم من دوێنێ نوێژمە کرد لە پێشمەوە دوو برا یەکی مناڵێکی 3 ساڵانیان هەنابوو 4 ساڵانیان هەنابوو لە پێشمەوە هەر یەکیشی خسوویە بینی خۆیان یعنی خسویانە بینی خۆیان لە کات نوێژەکەیە کە ئەچوینە ڕکوعا باوکی مەشغوڵە بوو بە ڕکوعەوە ئەمەی ئەم لایەن نوێژەکەی ئەبڕی یعنی ئەو هەر نوێژی ناکە ئەوە هەر نوێژ نییە لە پاڵ خۆی ئایوەستان ئەهات شەقێکی هەڵەداوە ئەمی تریان و لەوە دەڕایە کردەوە هەمە بە بەردەمی منە بە بەردەمی ئەمە ئەوانەی کە نوێژەکەین ئەمە ڕاستە ئەمە نوێژە ئێمە ئەڵێن لە بینی دنگەکانە مەوەسن لەبەرەوەی دنگە ریزەکان ئەبڕێ ئەو مناڵانە لە ریزێکە 30-40 مناڵ هەیەن نە نوێژ ئەزانن نەبوو نوێژ هاتنە بەس ئاوایەکەکەن حتا دایک و باوک حتا خەڵک مەشغوڵە بێ دوای دەسەکەن بە شەلاقان دوایی دەسەکەن بە گاڵتەکردن و ئەنواع ئەشکال حرەکات بۆ ئەوانەی ریزەکانی دوای خۆیان ئەمە نوێژە با بەشتیوان نابێ با بەکەی پێغەمبەری خوا بەمە ڕازی بووە کەی سەحابە وایان کردووە والله هەیە نازانێ پاکێتی بپارێزێ حتا 7 ساڵانیش مناڵ نازانێ پاکێتی بپارێزێ والله دێ لە ناو مزگەوتەکان میزەکە والله تەنانەت پیسیشەکە ئێوە لەوانەیە بڵێن وانە من وەکو مامۆسای مزگەوت زیاد لە 100 جار مناڵم بینیە ئەوەی کە من پێم زانیوە میزی کردو بگرە هەنێکیان پیسیشیان کردو لەسەر فەرشەکە ئەمە ڕاست نییە ئەو ڕۆژە برادەرێ خۆی تووڕە کردیە کاتێ وتیان بۆ مناڵەکەت لەم تەمەنە هێناوە بۆ مزگەوت ئەی ببەم بۆ کافتریا ئەبی خەمە سەر جعدەم ڕە ئەیوتیان بابە مناڵی وا بۆچی ڕە بە کافتریا ئەی بۆ ڕاتە سەر جعدە مناڵی وا کاکە لە ماڵە مناڵی وا پەروەردەیکەن حتا گەورە ئەبێ و تەمەنیەکە بە 7 ساڵان و دوای ئەوە ئەو پەڕی پەروەردەی جوان بکرێ و ئادابی مزگەوتی فێر کرێ و ئادابی نوێژی فێر بکرێ ئادابی نوێژی جەماعەتی فێر بکرێ لە ماڵە لەگەڵ دایک و باوکە ئینجا بیان هێنن بۆ مزگەوت ئێمە ناڵێن مناڵ نەیەت بۆ مزگەوت ئێمە ئەڵێن مناڵ بە بێئەدەبی نەیە بۆ مزگەوت پەروەردە نەکرابێن مەیهێنن بۆ مزگەوت ئەمەیە مەوزوعەکان خۆشەویستەکانم حەدیث مێنن لەم لاو لەولاوە کە لە جێی خۆیان نیە جێبەجێ بکرن ئەبینم هەندێک مامۆسایان هەندێک لە مامۆسایان ئەڵێن کاکە آخر پێغەمبەر وای کردەوە صلی الله عليه وسلم و کەی وا بووە لەکوێ هێناوتانە ئەمە تەنها ئەو حەدیثەمانەیە کە حەسەن و حوسێن ئەچنە سەر پشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە نازانن ماڵی پێغەمبەری خوا ڕێک دەرگاکەی ڕوو لە ناو مزگەوت بووە و یعنی لە ڕیزی یەکەم بەردەمی ڕیزی یەکەم لە شانی ڕاست ماڵی دایکە عایشە بووە خوای لە ڕازی بێ حەسەن و حوسێن لێەوە دێنە ناو مزگەوتەوە پێغەمبەر چیان لەگەڵا بکە هەستەی تەرەی نەکردوتە سەریانە مناڵی ورد بوون زۆر بچووک بوون تەمەنیان لە 1 ساڵان و 1 ساڵ و نیو ئەوانە بوونە بەڵام کە حەسەن و حوسێن گەورە بوون تەمەنیان گەیشتە 3 ساڵ و 4 ساڵ نیان هێڵاوە بەو شێوە بێنە ناو مزگەوت و بەو شێوازە لە کاتی نوێژی جەماعەتە بۆ حەسەن و حوسێن ئەگەر لە 4 ساڵان و 5 ساڵان بوون ئەچنە سەر پشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو مزگەوتە ئەمە لەکوێوە ئەم قسەتانە پیا کردووە چابی ئاگامان لە خۆمان بێ وریابین ئەمجا مزگەوت لە زەمان پێغەمبەرا خۆڵ بووە ئەگەر میزیشی بەسەرا بکرایە تۆزی ئاوێنەکە دەسەریا ئێستا مزگەوت فەرشە و گشت مترێکی بە 25 دلار ئەکڕێ آخر چۆن پاکەکرێتەوە بە چی شێوەیە پاکەکرێتەوە ئەبێ ئاگامان لیبێ ڕەحمەتی خواتان لێبێ شتەکان هەڵمەگەڕێننەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ مناڵەکانتان ئەدەبدەن و تەمەنیان بگاتە تەمەنێکی گونجاو کە بزانن ئاداب چییە ئەمجا بیان هێنن بۆ مزگەوت وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.